خۆشەویستانی کەناڵی بیکێ فۆرم کاتتان باش ئەمڕۆ هاتوومەتە لای نەنەگیان نەنەگیان چۆنی قەزای گیان و ڕۆڵەکەم جەژنە پیرۆز بێ باشم شکر جەژنەکەی توش پیرۆز بێ یا ڕەبی لە خۆت و لە خانەوادەی محتەرەمت بەقوام چەندێکە لە بەریتانیایی وەڵات دەمانگە هەم لە بریتانیا لە هوتلا وەز و بارودۆخە چۆنە لێرە زۆر خراپە زۆر خراپە بڵێم زۆر هاوکارتە وەڵا ئەگەر کاکە سەید هەورام کاک سەید هەورام یا ڕەبی خوای لێ ڕازی بێ لە خۆی و لە خێزانی ئیمساڵ ئەگەر ئەو هۆشی نەوای پێمانەوە لە مانگ ڕەمەزانەوە بەدەوام دەستیا بەدەممانەوە و سەرمان لێ ئاو غەزا و خواردنمان بۆ تێرێ و لیباس و کاڵامان بۆ تێرێ بعد چەند جار منی میوانی کردگە بە ماڵی خۆی وازانم هەم لە ماڵ تنیا کوڕەکەمە کاک باران تۆ یەک جەژن وازانم هەم لە ماڵ کاکە باران گیانە باران گیان جەژنەکە و مبارەک ڕۆڵە باوکەکەم جێگەتان خاڵی بێ ئێوە ناخۆش ینی یەک جەژنە دووری لە کەس و کارە ئایسا لە پارەوە من هاتکەم دوو ڕەمەزان و دوو قڕوان دووری لێرە جەژنە پیرۆزیان لە یەکەی ئاخر لە تورکیە زۆر ماگمە لێرە توانی جەژنە پیرۆزیان لێ بکەیت جەژنەکەتان لێ پیرۆز بێ یا ڕەبی ڕۆڵە عەزیزەکانم هەمووتان مەزبوط گیان شەیدا گیان شەرمین گیان ئەسرین گیان خۆتان و مناڵەکانتان و شوەکانتان مختار گیان قەزاد لە گیانم قودوس گیان مەسعود گیان مێهرانە عەزیزەکەم جەژنەکەتان لێ مبارەک لە خۆت و لە خانەوادەتان لە مناڵەکانتان لە هەموو کوردەکان لە هەموو غەریبەکان لە هەموو مەهاجرەکان یا ڕەبی خۆشتان بێ ئێمە لێرە خۆشمانە زۆر خۆشمانە جێگەتان خاڵی بێ ئێوە ناخۆش بێ ئێوە ناخۆش کاکە سەید نێکردگە کارێ من لە هوتلا تەڵخم لێچێ هوتل سەختە وەلێ لە ماڵی کاک سەیدا زۆر حەسیاک مەسە و زۆر خۆی و خانمی ئەڵڵا لیان ڕازی بێ شنوێی بزرگوار شنۆخان زۆر زەحمەتیان کێشا لە تەکما زۆر فەرزەندیان کردگە تەکما وازانم کچەکان خۆ من بەلامەوە مناڵەکانیان وەک نەوەکان خۆم بۆم عەزیزن منیان خۆشەوێ هەر وەختێ تێم زۆقەکەن باشم پیاکەن بۆی نەوەکان خۆم ئان قەزاتان لە گیانم نەوە شیرینەکانم تەک تەکتان گشتان خۆشتانم ئەوێ بۆخشن خوا ناتوانم زۆر ناو گشتان بم و وەختەکەمان زۆر کەمە یاخوا جەژنەکە پیرۆز بێ لە هەموو کورد و کوردستان و بەخسوس بە تایبەت شاری سنا ئامان و ئیمان شارەکەی سنا داخی زۆرت هەست لە دڵەکەی منە جەژنتان لێ پیرۆز بێ هەمووتان بە قوربانتان بم بە جێگەی منیش سەرێ بن لە شارام و ویدا سەریان لێ بن ئاخر جەژنە چاوەڕوان دایکیانن ئێوە بڕۆن بەجێ من سەربەندیان بە قوربانتان بم لە پەنای خوا بن اللهم صل على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين صلى الله عليه وسلم خۆشەویستان ئەمە نەنەگیانە دەوری ماوەیەکە لە وڵاتی بەریتانیایە لە وتێلە کاکە سەید هەورامی ماڵی ئاوا بێ ماڵەکەی کردوتەوە بۆ نەنەگیان و هەمان ساریۆک و ئەمان لێرەوە پێتانڵم جەژنان پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و خۆشییا بن